بارەت بە سەردانەکەوی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن و دیداری لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو وڵاتە دەمانەیە بزانی کاردانەوەکان چ لە ئەمریکا چۆن بووە لە میدیا هەروەها لەلایەنە سیاسیەکان و کاردانەوەکانیشی پاش ئەم دیدارانە لە هەرێمی کوردستان چۆن دەبێت. میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و باسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز تەریف عەزیز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن کە ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵماندایە. خات و تریفە سڵاوتان لێبێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. ئێوە وەکو نوێنەری نوێی حکوومەتی هەرێمی کوردستان سەفەری سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ واشنگتن چۆن هەڵدەسەنجێنن؟ زۆر سوپاس. سەردانەکەی سەرۆک وەزیران زۆر گرنگ بوو، لە کاتێکی زۆر هەستیاردا بوو. ئەو کۆبوونەوەی زۆر باشی هەبوو لەگەڵ بەرپرسانی حکوومەت، ئەندامانی کۆنگرێس، تینکتانکەکانی ئەمریکا، سەرکردەکان و بزنزمانەکان. کۆبوونەوەیەکی زۆر بەرهەمدار بوو و زۆر بەهێز بوو. سەردانەکەی بەهێز بوو بۆ واشنگتن. وەک خۆتەزانی ئەمە یەکەم سەردانی بوو وەکو سەرۆک وەزیران کە لە 2009 کە بۆتە سەرۆک وەزیران، بۆیە زۆر گرنگ بوو. پێشوازیەکەی زۆر گەرم و گوڕ بوو، زۆر باش بوو. لە واشنگتن بە جوانی پێشوازی لێکرا لە ئەستێکی باڵا و ئەو چەندین کۆبوونەوەی ئاست باڵای هەبوو لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا. وەکوتم زۆر ئەرێنی بوو، زۆر باش بوو و زۆر پشتیوانیان لە پەیوەندەکانیان کرد لەگەڵ هەرێمی کوردستان. زۆر باشە. خات و تریفە پەیامی سەرۆک وەزیران مەسرور بارزانی بۆ حکوومەتی ئەمریکا لە دیدار و کۆبوونەوەکانیدا چی بوو؟ چوار پەیامی دیاریکراوی هەبوو کە نیگەرانیەکانی خۆی خستە ڕوو، بەڵام بە دیاریکراوی پەیامی ئەوە بوو کە ئەو ئاڵۆزیانەی کە ئێستا هەن لە ناوچەکە، ئەو هێرشانەی بۆ سەر هەرێمی کوردستان هەن و داوای پاراستن و پشتیوانی کرد. وەک خۆتان ئەزانن کە ئێمە یاسایەکمان هەیە کە حکوومەتی ئەمریکا تێیپەڕاندووە لەبارەی دابینکردنی با بڵێن بەرگری ئاسمانی، سیستەمی بەرگری ئاسمانی بۆ هەرێمی کوردستان، و ئەمە دەبێت خێرایی تێدا بکرێت بۆی کە زووتر بدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان، نەک تەنها هاوڵاتیانی خۆمانی پێ بپارێزین، بەڵکو زیاتر لە 100 و با بڵێن 40 ئاژانسی نەتەوەیەکگرتوەکان و دیبلۆماتکاری نێودەوڵەتی و هەروەها بەرژەوەندیەکانی وڵاتانی دیکەش لەوێ بپارێزین. بۆیە داوامان کرد کە ئەم پاراستنە ئاسمانیە زوو بگا. و بابەتێکی دیکە بابەتی بوجە بوو، ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان دانرا و لە هەرێمی کوردستان بە خێرایی بگات. ئەم دواکەوتنەی ناسەقامگیری دروست کردووە، ئاڵۆزی دروست کردووە و پێویستی شنیام دواخستنە و ئێمە پێمان وا بوو کە ئەمریکا ئەتوانێت کە هاوکار بێ. سێمیان داوامان کرد کە داوای کرد کە با بڵێن هەناردن و هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە لە ڕێگەی بۆریەوە کە نزیکەی ساڵێکە ڕاگیراوە. ئێمە ملیارەها دۆلارمان زیان بەرکەوتووە کە ئەمەش پێویست نییە ڕاستی، و ئێمە داوای هاوکاریمان کرد لە ئەمریکا بۆی کە ئەمریکا توانەکانی خۆی بەکاربێنێ بۆی کە گوشار بخاتە سەر بەغدا بۆی کە هەناردنەوتی هەرێمی کوردستان بە تەواوی دەست پێ بکاتەوە. چوارەم داواکاری داواوی جێبەجێکردنی ئەو مادەی 140مان کرد، ئەو ناوچە کوردستانەکانی دەروەی دارێ هەرێمی کوردستان کە تا ئێستا جێبەجێ نەکران و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە و بەغدا ئامادە نییە، و ئەو خەڵکانەی لەو ناوچان کە پێویستیان بۆیە ئەم مادەیە جێبەجێ بکرێت و شارنووسیان یەکلا بکرێت و داوای هاوکاریمان کرد بۆی کە مادەی 140 جێبەجێ بکرێت. و بەگشتی من ئەتوانم بڵێم کە نیگەرانی تەواوی ئێمە شاندەکە و سەرۆک وەزیران ئەوە بوو پاشەکشەی با بڵێن بیرۆکەی فیدرالیزم و دیموکراسی بوو و پاشەکشەی ئەو فرەچەشنیە بوو کە لە عێراقدا هەیە و پێشێلکردنی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان، و پاشەکشە بوو لەوەی کە ئەم باشەکشەیە ناسەقامگیری لە عێراق و ناوچەکەدا دروست کردووە. و ئێمە داوامان کرد کە هەموو لایەنەکان پابەندی دەستور بکرێنەوە و مافی خەڵکی کوردستانیش بۆ پارێزرێ. زۆر باشە. خات و تریفە لێدوانی ناوەندە بەرپرسەکانی ئەمریکا بە تێکڕا هەموو قسەیان لەسەر ئەوە بوو کە کوردستانێکی بەهێز و خۆڕاگر و پشتیوانی
لە هەرێمێکی کوردستانی سەقام گیر دەکەن. ئێوە قسەتان لەسەر ئەم بابەتە چییە؟ بڵێ ئەوان بەڕوونی لە بەرزترین ئاست بەرپرسە باڵەکان دووپاتیان کردەوە کە پابندن بە هەرێمی کوردستانەوە دەیانەوێت کە هەرێمێکی حکوومەتی هەرێمێکی کوردستانی بەهێز لە ڕووی ئابوووریەوە هەبێ و ئاسایشێکی بەهێزی هەبێ ئەمە کاری لە پێشینیان بوو و ئەولەویەتی ئەوان بوو و سەرکەوتنی ئەم سەردانە لەوەدا بوو کە حکوومەتی ئەمریکا جارێکی دیکە پشتڕاستی کردەوە و دڵنیایی داتە سەرۆک وەزیران بارزانی بۆی کە ئەم هاوبەشیە بەردەوام دەبێت و بە بەهێزی دەمێنێتەوە بۆ ئێمە بەردەوام دەبین لەوەی کە کار بکەین پێکەوە بۆی کە ئاسایشێکی باشتر سەقامگیریەکی باشتر و ئازادیەکی باشتر لە ناوچەکەدا هەبێ. زۆر باشە. خات و تریفە سەرۆک وەزیران لە ژووری بازرگانی ئەمریکا داوای لە کۆمپانیا ئەمریکایەکان کرد بێن لە هەرێمی کوردستان بۆ بەرهێنان بکەن. بەرنامەی ئێوە لەم بوارەدا چییە؟ دەتانەوێت چی بکەن لەو بوارە؟ بەڵێ لە ژووری بازرگانی لەو ئیڤنتی کە ڕێکخراب بوو سەرۆک وەزیران جەختی کردەوە و داوای کرد کە کۆمپانیا ئەمریکیەکان جارێکی دیکەەوە بەرهێنانی زیاتر بکەنەوە وەک منیش کە تازە هەڵ دیاریکراوم بە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ من کار لەسەر ئەم مەلەفەکەم و قسە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکانەکان و بەرهێنەرەکانی ئەمریکا قسەیان لەگەڵەکەم بۆی کە باسی کراوەی بازاڕی ئێمەیان بۆکەم کراوەی یاساکان ئەو یاسانوێنەی کە دانراون ئەو هەموارانەی کە کراون بۆی کە بێن لە هەرێمی کوردستان کار بکەن ئەمە ئەبێتە کاری لە پێشینەوە ئەولەوێتی من بۆی کە کۆمپانیا و بەرهێنەری ئەمریکی بێن بەشدار بن لەم خواست و خولیا و ئەجەندایی کە سەرۆک وەزیران داینەوە و ئەولەتی پێداوە لە هەرێمی کوردستان بۆی کە ئابووری خۆمان هەمە چەشن بکەین و بەرهەمی کشت و کاڵی بەرهەمی ناوخۆی زیاد بکەین و لە کەرتی گەشت و گوزار کەرتەکانی دیکە ئەمە بەدڵنیایی و ئەبێتە ئەرکی من ئەبێتە بەرپرسیارەتی من بۆ ئەوەی کە هانی کۆمپانیا و بەرهێنەری ئەمریکی بدەن بێن لە هەرێمی کوردستان کار بکەن. زۆر باشە. خات و تریفە گوتەبێژی پێنتاگۆن لە وتوبێژ لەگەڵ کوردستان 24 ئاماژە بە خاڵێکی گرنگ دەکات دەڵێت پێشمەرگە هاوبەشێکی ڕاستەقینەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانە. بەڕای تۆ ئەمە مانای وایە کە ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانی و هاوکاری هێزەکانی پێشمەرگە؟ بەدڵنیاییەوە و بەڕوونی دیارە کە ئەمە کاری لە پێشینەی حکوومەتی ئەمریکایەوە کەزانی کە چەند ساڵێک لەمەوبەر ئێمە ڕێکەوتنێکی لێکتێگەیشتنمان واژۆ کردبوو لە نێوان وەزارەتی پێشمەرگە و هەروەها وەزارەتی بەرگری پێنتاگۆن لە ئەمریکا و ئەمە هاوکارە بێ و پشتیوانە بێ بۆ هاوکاریکردنی پێشمەرگە لە چاکسازی لە یەکگرتنەوەیان و هەروەها لە هاوکاری تەکنیکی بۆ پێشمەرگە. ئەمە بەردەوامە بێ هەتا 2026 و هیوادارم دوای ئەوە هەر درێژ بکرێتەوە بەردەوام بدە. بەڵام پابندی ئەمریکا ئەمە پابندیە بۆ سەقامگیری و ئاسایشی ناوچەکە و هەروەها پابندبوونە بە ڕێفۆرم و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بۆی کە بێتە هێزێکی مۆدرن و سەرکەوتو سەردەمیانە و هێزێکی کاریگەر بۆی کە لە هەرێمی کوردستان ببێتە کاری لە پێشینەوە. ئەمە بۆ ئەمریکا پابندیە و دڵنیاییاندا و جەختیان کردەوە هەروەها نیگرانی خۆیان پیشاندە لەبارەی ئەو هێرشانەی کە کراوتە سەر هەرێمی کوردستان و دەبێ پێشمەرگە وای لێ بێت کە بتوانێت بەرگری لە خۆی بکات لە بەرامبەر ئەم هێرشانەی کە ئەکرێن بۆیە ئەگەر ئەم کەلوپەل و چەک و چۆڵ و سیستەمە سەربازیانەی کە داوامان کردووە ئەمریکا بۆی مەدابینیم کە زۆر گرنگە و دەبێت خێراییان تێدا بکرێت لە بینکردنیاندا بۆی کە هەرچی زووتر دابین بکرێن. زۆر باشە. زۆر بەڕێز تریفە عەزیز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. کاتێکی خۆش.